ئازان و خۆشەویستان لە هەرجێکن سڵاوتان لە بێم کاتتان باش من ڕانکۆبەکر بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشەکەم بۆم ڕۆژ پرسی گەرم و گرنگە لە سەراسی گیان و ناوچەکە و عێراق وەرەمی کوردستان گفتوگۆیان لەبارەوە بکەین. ئەمڕۆ لەسەر کۆتاڕۆژی بانگەشەی هەڵبژارنەکان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەوەستین گفتوگۆ دەکەین. ئەمڕۆ کەرنەڤاڵێکی جەماوەری فراوانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. گفتوگۆ دەکەین ئەمڕۆ لەبارەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دەیەوێ بەهێزتر بێ لە بەغدا، پێی وایە لە بەغداوە دەتوانێت چی بکە؟ وەکو دەوترێ عومقی استراتیژی ئێمە وەکو باشووری کوردستان، وەکو وەرێمی کوردستان، وەکوم قوارەی کە هەمانە بەغدایە. بافڵ تاالبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان چەند جارێک ئەمەی وتووە، دەڵێ ئێمە دەبێت لە بەغداوە بەهێز بین. هەر کاتیش لە بەغدا بەهێز بوو بین، توانیمانە دەستکەوتی زۆرتر بۆ خەڵکی خۆمان لێرە دابین بکەین. پێچەوانەی هەندێک لایەنی دیکە کە زۆر جار دەستنە بەغدا لە بەغداشن بەڵام وای دەردەخەن کە بە ناچاری لە بەغدان و هەمیشە بە جۆرێک لە هەڕەشە و گوڕەشە لە بەغداوە سیاست دەکەن. گفتوگۆی ئەوە دەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەڵبژارنەدا بەنیازی چییە؟ چۆن کاری کردووە؟ ئایا پێی وایە دەنگەکانی وەکو خۆی دەمێنێتەوە زیاتر دەکا؟ ئەگەر زیاد دەکا ئەو کارەکانی ئەو زیادبوونە بۆچی دەگەڕێتەوە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان چی کردووە لە ڕابردوودا تا دەنگەکانی زیاتر بکە؟ موچە و بژێوی خەڵک شەڕەکانی یەکێتی لە بەغدا چەندە ڕۆڵیان دەبێت لەوەی کە دەنگ یەکێتی نیشتیمانی کوردستان زیاد بکە؟ گفتوگوێم پرس و باسوبابەتاکەین لەگەڵ بەڕێز کاک سەرکەوت زەکی، دواتر بێگومان گفتوگۆکەمان لەگەڵیدا دەست پێ دەکەین. دەچینە لای هەندێک هەواڵتان بۆ باز دەکەم. وەکو ئاماژەمان پێکرد ئەمڕۆ لە شاری سلێمانی گەورەترین کەرنەڤاڵی لیستی 222 یەکێتی بەڕێوە دەچێت. بڕیارە ژمارەیەکی بەرچاوی هاوڵاتیان بەشداری تێدا بکەن. بێگومان دۆست و لایەنگرانی یەکێتی، ئەوانەی کە پێیان وایە بەهێزبوونی یەکێتی ئەبێتە هۆی باشتربوونی دۆخی هەرێمی کوردستان لە کەرنەڤاڵەکەدا بەشداری دەکەن. لەم کەرنەڤاڵەدا بافڵ تاالبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەندامانی مەکتەبی سیاسی، هەروەها کادران و لایەنگرانی یەکێتی بەشداری تێدا دەکەن. کەرنەڤاڵەکە لە یاریگای سلێمانیە، زمانی سلێمانیانە لە مەلعەبەکەیە، لە مەلعەبەکەی سلێمانیە. لەوێ ئێوارە دەیبینن یاریگاکە مەلعەبەکە سەوز پۆش دەبێ، هاوڵاتیان لە ناوچە جیاوازەکانەوە دێن ئامادە دەبن لەوێ، دەیانەوێ پیشانی بدەن کە یەکێتی لە ڕۆژی هەڵبژاردندا بە گوڕوتینەوە دەستنە سەر سندوقەکانی دەنگدان و دەیانەوێ یەکێتی بەهێز بکەن. وە گوتمان وا بڕیارە بافڵ تاالبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وتارێک پێشکەش بکات وەکو دەردەکەوێت ئەمە دوا وتاری دەبێت لەم هەڵمەتی بانگەشەیەدا بۆم هەڵبژاردنە، بۆیە کۆتاپەیامی خۆی دەگەێنێ، کۆتاپەیامی سیاسی خۆی بۆ عێراقیەکان، بۆ ناوخۆی هەرێمی کوردستان، بۆ دەنگدەرانی یەکێتی و غەیرە یەکێتی و بۆ ئەوانش کە تا ئێستا خۆیان یەکلا نەکردووەتەوە کە دەنگ بدەن، هەموو ئەم پرس و باس و بابەتانە دەخاتە ڕوو. بێگومان جەماوەرێکی زۆر بەشداری تێدا دەکەن. هەواڵێکی دیکە سەبارەت بە داهاتی بەداخوا بێ بڵین ئەم زۆنە خۆزگاری یەک زۆن بۆیە کوردستان، بەڵام داهاتی نانەوتی ئەم زۆنە سنووری پارێزگای سلێمانی لە مەفتەیەدا زیاتر لە 9 ملیار و 655 ملیۆن دینار بووە، زۆرینەی بە شێوەی نەختینە بووە. ماڵپەری شەفافیات کە چاودێری داهاتی نانەوتی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان دەکات بڵاوی کردوێتەوە، دەڵێ داهاتی نانەوتی ئەم هەفتەیە لە 1/11 هەتا ئەمڕۆ بڕی 9 ملیار و 655 ملیۆن دینار و 629,495 دینار بووە. لەو بڕە لە 177 نەختینێ و لە 112 بەچەک بووە و ئەمەژە بۆشکراوە. داهاتەکە بەراورد بافتەی ڕابردوو زیاتر لە 15 ملیار دینار کەمی کردووە. لە وەفتەیەدا داهاتەکە زیاتر لە 25 ملیار و 284 ملیار
دینار بووە. ماڵپەری شەفافیت یەکێکە لە دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەو بەشەی کە قووا تاالبانی سەرپەرشتی دەکا خۆی سەرکاری ئەم ماڵپەڕە دەکات دەڵێ هەفتانە هەرچی داهاتمانەیە لەم زۆنە بیخەنە ڕوو با خەڵک ئاگداری بێ و داهاتی زۆنەکە داهاتی ئەم ناوچەیە شەفاف بێ خەڵک بزانێ کە ئیدارەی ئەم زۆنە چۆن دەدرێ و داهاتەکەی چەند بووە بۆ توێژەرێک بۆ هاوڵاتیەکیش دەتوانێت بچێت لە ئینتەرنێت سایتی ماڵپەری شەفافیت بکاتەوە لەوێ بزانێت داهاتی هەفتانەی ئەم زۆنە و پارێزگای سلێمانی و ئیدارە سربەخۆکانی چەند بووە. دەچین لای هەواڵێکی دیکە وەک ئامادەکاریەک بۆ بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن هێزە ئەمنیەکانی عێراق راودنەتە بەرزترین ئاستی هۆشداریەوە یعنی لە ئامادەباشی تەواودان. سەرچاوەکی باڵای ئەمنی عێراق ڕایگەاندووە و توێتی لە چوارچێوەی پلانی بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی ئارام سەرجەم هێزامنیەکان لە پارێزگاکانی عێراق جگە لە هەرێمی کوردستان خراونەتە بەرزترین ئاستی حاڵەتی ئامادەباشیەوە ئەوەش لە پێناوی ڕوبەڕووبوونەوەی ئەگەری هەر هەڕەشەیەک بۆ سەر ئاسایش و سەروەری و هاوڵاتیانی وڵاتەوە لە کاتێکدا بڕێرە ڕۆژی یەکشەممەی داهاتوو دەنگدانی تایبەت و ڕۆژی سێشەممە دەنگدانی گشتی بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت. وەک دەبینین لە لێدوانی ئەو بەرپرسە باڵای حکوومەتی عێراق ئاڵێمە هەرێمی کوردستان نییە خۆشبەختانە هەرێمی کوردستان ئارامە ئەوە چەند هەڵبژاردنێک ئێمە تێی دەپەڕێنین بێ ئەوەی کە زەبر و زەنگ ڕووداوی نەخوازرا و ناخۆشی لێ بکەوێتەوە فلێکس دڕاندن و لێکردنەوە و ئەو بابەتانە هەبووە ڕێگەریکردن لە بانگەشە لێرە و لەوێ هەندێک هەبووە بە تایبەت وەکو دەڵێن لە زۆنیەولا بە هەر بە قەولی یەکێتینە بە قەولی کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی هێز و لایەنەکانی دیکە دەڵێن ڕێگریمان لێ دەکەن لەو ناوچانی تر هەو لێرە دووە کۆشێنانە بەڵام خۆشبەختانە ئەومای خۆشحاڵیە کە ئەو ئەمڕۆ بانگەشە تەواو دەبێ هیچ ڕووداوێکی نەخوازراوی زۆر ناخۆشی وای لێ نەکەوتۆتەوە ئەمەژەوە دەسەلمێنێ کە هەرێمەکەمان خەڵکەکەمان لە ڕووی سەقافیەوە بەرەو پێشوە بە هیوایەوەی هەنگاو بە هەنگاو بەرەو پێشتر بچین. دەچین لایەواڵێکی دیکە چوارچێوەی هەمانگی ئاشکرای دەکات دەڵێ 5/6 کاندیدمان هەیە بۆ سەرگۆزینانی داهاتوی عێراق. موختار موسەوی ئەندامی چوارچێوەی هەمانگیە ڕایگەاندووە دەڵێ هەڵبژاردننی 11 تشرینی دووەم پێگە قورسایی لایەنە سیاسیەکان یەکلا دەکاتەوە بە تایبەت لایەنەکانی بەشدار لە چوارچێوەی هەمانگی. موسەوی ئاماژەی بەوە کردووە دەڵێ ئەنجامەکار چیەک بێت ڕێککەوتنێک لە چوارچێوەی هەمانگیدا هەیە کە هەڵبژاردننی سەرگۆزیرانی داهاتوو دەبێت بە کۆدەنگی بێت لە نێوان هەموو هێزە سیاسیەکاندا. ئەو ئەندامێنجومەنی نوێنەران ڕایگەاندوە دەڵێ لە ئێستاوە 5/6 ناو ئامادە کراوە وەکو کاندید بۆ سەرگۆزیرانی داهاتوو بەڵام بڕیاری کۆتایی بێگومان دوایی هەڵبژاردن دەدرێت. وەکو دەزانین سوودانی محەممەد شاه سوودانی سەرگۆزیرانی ئێستای عێراق لە هەڵبژاردننی پێشوودا 1-2 کورسیە بوو کرا بە سەرگۆزیران بەڵام ئێستا بە گڕوتینێکی زۆرەوە هاتۆتە مەیدانەکە دەیەوێ بۆ جاری دووەم ویلایەتەکەی نوێ بکاتەوە و ببێتەوە بە سەرگۆزیران. تووشی بەرکەوتنێکی زۆر بووە لەگەڵ نوری مالیکی کاویش بەهێزەوە دەیەوێ بگەڕێتەوە ئەگەر خۆی سەرگۆزیران بێ یان کاندیدی دڵخواز و متمانە پێکراوی خۆی دابنێ دەیەوێت سوودانی نەبێ. دوای هەڵبژاردن دەیبینین کاندیدی دیکەش هەن بێگومان ناوی زۆر کاندیدی دیکەش دێ بەڵام ئەمە عێراقا هەندێک جار لە ناوخۆ و هەندێک جار وڵاتانی نێودووڵەتیش ڕۆڵیان لێگلاکردنەوەی کاندیدەکانیدا هەیە. هەواڵێکی دیکەمان هەیە بەداخەوە گەنجانمان کۆز دەکەن بۆ دەرەوە هەموو ڕێگەکان تاقی دەکەنەوە دەریای ئیجیان تاقی کردەوە دەریان نەماوە لە سنووری ئەم وڵاتانی ناوچەکەمان تاقی نەکەنەوە بۆی کە بگەن بە ئەوروپا ماوەیەکە دەبینین لێرە و لەوێ گەنجانی ئێمە لە ڕێگەی لیبیاوە دەیانێ بگەنە کەناراوەکانی ئیتالیا و لەوێەوە بۆ وڵاتانی دڵخوازی خۆیان. لە چەند ڕۆژی ڕابردوودا 25 کۆچبەری کورد لە لیبیاوە لە ڕێگەی فڕۆکەخانی نێودوڵەتی ئەو لێرەوە گەڕێنرانەوە هەرێمی کوردستان
سەرجەمیان دانیشتووی ئیدارەی ڕاپەڕین بوون. پامنێری کورسات نیوز ڕایگەیاندووە دەڵێ 25 کۆچبەری کورد کە دانیشتوی سنووری ئیداری ڕاپەڕین بوون لە لیبیاوە بۆ فڕۆکەخانی نەودوڵەتی ئەولێر گەڕاونەتەوە و ڕەوانی ناوچەکانیان کرانەوە. پێشتریش ئەحمەد سەحاب هەڵسوڕێنەری باڵێسخانی عراق لە تەرابلوس بە ئەژانسیەوە لە عراقی ڕاگەیاندووە دەڵێ توانیانە 25 کۆچبەری تری عراقی لە لیبیاوە بگەڕێنەوە زێدی خۆیان. ئەو دەڵێ و کۆچبەرانە بە نایاسایی چوونەتە لیبیا و بە شێوەیەکی گشتی تا ئێستا نزیکەی 150 کۆچبەریان بۆ عێراق گەڕاونەتەوە بەداخەو کۆچبەرانی دەگەنە لیبیا لەوێ هەندێکیان سجن دەکرێن بێنان و بێئاو دەکرێن هەر هەفتەی ڕابردوو بوو شاید حاڵەوە بووین یەکێک لەو گەنجانە کە کورد و خەڵکیان باشووری کوردستانە بوو یعنی لە برسا لەوێ گیانی لە دەستدا بوو تەرمەکەی گەڕێنرایەوە وایەوەی هەرێمی کوردستان وا لێ بکرێت کە گەنجەکانمان نەک لی هەڵبێن لە دەرەوە بێنەوە بەرەو هەرێمی کوردستان. خۆشەویستان دەچین لای پامنێرمان ڕێباز لە یاریگای سلێمانیەوە دواتە دەست بە گفتوگۆکەمان دەکەین لەگەڵ میوانەکەمان دەچین لای ڕێباز بە بزانین یاریگای سلێمانی چۆنە ئەیتر هێواش دەزانین لایەنگرانی یەکێتی ڕوودەکەنە یاریگاکە. ڕێبازم کاتت باش پێمان بڵێ جەوی یاریگاکە چۆنە؟ بەڵێ ڕانکۆ زیاتر دەتوانم بڵم لە 2 ساعتی ماوە بۆ دەستپێکردنی کەرنەڤاڵە جەماوەرەکەی یەکێتی لە سلێمانی لە ئێستەوە پەیتا ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتوونەتە یاریگای سلێمانی. ئەگەر هاوکارم ڕێگەر بتوانێت وێنەیەکی ئێرە پیشان بدات دەبینی لێرە بە سەدان ئەندام و کادر و لایەنگری یەکێتی نیشتیمانی کوردستان هاتوون بۆ ئەوەی بەشدار بن لەم کەرنەڤاڵە جەماوەریەی کە گەورەترین کەرنەڤاڵی جەماوەریە لە ماوەی مانگی ڕابردوودا کە یەکێتی لە سەراستی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ڕێکی خستووە و بەڕێوەی بردووە. ئەم کەرنەڤاڵە جەماوەری ئەمڕۆ دواپەیامی یەکێتی دەبێت لەگەڵ کۆتایی پێهێنانی بانگەشەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و عێراق و سەرۆکی یەکێتی لە ڕێگەم کەرنەڤاڵە گەورە جەماوەریەوە پامێکی گرنگ دەگەێنێ بە ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆیە چاوەڕوان دەکرێت تا و کاتێک کەرنەڤاڵەکە دەست پێ دەکات تەواوی ئەم یاریگایە کە یاریگایەکی گەورێ و بە سەدان هەزار کەس دەگرێت لە ناو یاریگاکە و سەر با بڵێن کورسیەکانی سەدان هەزار کەس دەکرێت چاوەڕوان دەکرێت پڕ بێت چونکە ئێستا لە دەرەوەی یاریگاکە بە سەدان کەس و بە هەزاران و دایان هەزار کەس هاتوون بۆ ئەوەی بەشدار بن لەم کەرنەڤاڵە جەماوەری کەمڕۆ لە یاریگای سلێمانی بەڕێوە دەچێت. بۆ ئێستا هێزەمنیەکان ڕێکارەمنیەکانیان گرتوۆتە بەربۆی و کەسانی کە دێنە ئێرە بە ئارامی بتوانن بەشدار بن لەم کەرنەڤاڵە جەماوەری سلێمانی بۆ پاڵپشتیکردنی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. جا من یەکێک لە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانن لەگەڵدایە خاتو شەیدا ئەنۆڕوانێ. ئەمڕۆ تۆ چی وای لێ کردووی کە بەشداربی لەم کەرنەڤاڵە جەماوەریە و پەیامی تۆ چییە وەکو کادرێکیان وەکو ئەندامێکیشی؟ سلااو لە ئێوە سلااو لە و جەماورە خۆشەویستەیەکێتی نیشتیمانی کوردستان بێ بڵێن سەنگی تۆین هێزی تۆین دەنگی تۆین لە بەغدا ئێمە هەموومان وەکو کادران و لایەنگران یەکێتی نیشتیمانی ئەمڕۆ بەڵێنی خۆمان دووپاتەکەینەوە دەنگمان بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانە چکە تاکە هێزێکە تاکە حزبێکە بتوانێت چارەسەری کێشە و گرفتەکانی موچە و بودجێ خەڵکی کوردستان بکە. ئێمە خاوەنی سەرۆکێکی گەنجین سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی کە توانیوێتی لە ماوەی ڕابردوودا و لە ئێستاشا بە سەعاتێک چۆتە بەغدا و توانیوێتی چارەسەری کێشەکانی گەلی کورد بکات و لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ هێزێک و هیچ حزبێک جێگرەوەی نییە تاکە حزبێک لە کوردستانە تەنیا یەکێتی نیشتیمانی کوردستانە کە توانیوێتی ئەو هاوسەنگیە لە نێوان کوردستان و بەغدادیشە ڕاگرێ بۆ چارەسەری کێشەکان. لەبەرەوە لێرەوە دەنگمان بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانە. لە ماوەی ڕابردوودا کاتێک کە یەکێتی با بڵێن پێگەی کەمێک لاواز بۆ لایەنی کەی لێجیا بۆ تۆیان دژی وەساونەتەوە بەرژەوەندەکانی خەڵکیش تا ڕادێکی زۆر کەوتۆتە مەترسیەوە بۆ داهاتوو تا چەند ئەم بەرژەوەندیانە پارێزراوە بن
ئەگەر خەڵک متمانە بە یەکێتی ببەخشنەوە. وڵی من لێرەوە ئەوڵێم زۆر تاقی کرایەوە حزبی زۆر ئێمە زۆرمان لێبوویەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حزبێکە وەکو وتم هیچ جێگرەوەیەکی نییە تاقی کرانەوە شتەکان هاتنە سەر تەخت و هاتنە سەر ستەیج و ئیشوکاریان کرد بەڵام هیچ لایەنێک و هیچ حزبێک نبینم جێگرەوەیەکێتی نیشتیمانی کوردستان بێ هیچ حزبێک نییە بتوانێت وەکو یەکێتی ئەو ئیشوکار و ئەو خزمەتە باشەی کە هەم بە خەڵکی کوردستانی کردووە ئەو ئیشوکارانەی کە لە ڕابردوودا سەر پاڵ کردوویەتی هیچ کەسێک ناتوانێت بیکات لەبەرەوەی من لێرەوە بە جەماوەری کوردستان ئەڵێم بە خەڵکی کوردستان ئەڵێم هەمووشتان تاقی کردەوە هەمووشتان بینی بە چاوەکانی خۆتان ئەو حزبەی کە هەیە تەنیا یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر یەکێتیشە ئەتوانێ مافی چاری خۆنووسین مافی داکۆکی لە مافەکانی گەلی کورد لە هەموو خەڵکی کوردستان بکە لەبەرەوە ئەم جارە داوا لە خەڵکەکەم بە یانزە بە هەمومانەوە سندوقەکانی لیستی 222 سەوز پۆش بکەین بۆی بتوانین لە ڕێگەی سەرۆک پاڤڵەوە چارەسەری هەموو کێشەکانی کورد و کوردستان بکەین. سپاس بۆ ئێوەش. بەڵێ ڕانکۆ دیارە لێرە خەریکە مەلعەبەکە با بڵێن خەڵکی زۆری بۆیێت و چاوەڕوان دەکرێت تا ساعاتێکی دیکە ئێرە بە تەواوەتی پڕ ببێت و بە سەدان هەزار کەس بێنە یاریگای سلێمانی بۆ ئەوەی بەشدار بن لەم کەرنەڤاڵە جەماوەریە. دەست خۆش ڕێباس. بەڵێ بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی گرنگی بەهێزبوون یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا یەکێتی دروشمی ئەوەی هەڵگرتووە لەم هەڵبژارنەدا هێزی تۆین لە بەغدا دەیەوێ هێزی کێبێ و بەهێزبوونی یەکێتی لە بەغدا دەتوانێت چی بکە تا چەند زەمانەتی ئەوە دەکا کە مافە بەدەست ناتوەکانی خەڵک بەدەست بێنێ گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاک سەرکەوتزەکی سەرپەرشتیاری مەڵبەندەکانی سلێمانی و چەمچەماڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کاک سەرکەوت سڵاو لێبێ. سڵاو لێ بەخێرات سەرچاو زۆر بەخێر بی. یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێ دەنگمان پێ بدەن بۆی دەنگی ئێوە بین لە بەغدا تەنا بە یەکێتیەکانیش ناڵێ بە هەموو خەڵک دەڵێ ئێمە حزبی جیاوازین کە لە بەغدا قسەمان دەیخوا دەنگمان دەیخوا ڕێز لێگیراوین نێوانمان باشە لەگەڵ هێزە عێراقیەکاندا یەکێتی بە بەهێزبوونی یەکێتی لە بەغدا دەتوانێت چی بۆ خەڵک بکە؟ زۆر سپاس خۆی لە ڕاستیە پەیامەکە ئاراسی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ڕێگەیەوە ئەیەوێت ئەو پێگە و سەنگ و هێزەی کە لە ڕابردوو هەی بووە بەدەستی بێنێتەوە ئێمە لە ڕابردووە هێزێکی چەکداری شۆڕژگیار بووین لە شاخەکان بووین لە ناو شارەکان بووین ڕێخستنێکمان هەبوو بەڵام کە خەڵک ئەیود یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هێزەی بەهی خۆی ئەزانی ئیرادەی یەکێتی نیشتیمانی کوردستانی بۆ بەگژاچوونەوەی داگیرکاری بە ئیرادەی خۆی ئەزانی ئێمە ئێستا لە دۆخێکی سیاسی کارکردنین کە ئەمانەوێت بگەڕینەوە هەمان دۆخ کە کۆمەڵانی خەڵکی کوردستان کاتێکگەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو متمانەیان هەبێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمان ئەو هێزە خەباتگەڕی جارانە کە داکۆچی لە خواستەکانی ئەوانەکات هەمان ئەو هێزەیە کە بۆ بەدەستێنانی مافەکانی ئەوان هەموو تێکۆشانی خۆی ئەخاتەگەڕ هەموو تواناکانی خۆی خاتەگەڕ و بەشی زۆری ئەم داخوازیانە بە قەنەعەتی ئێمە ئێستا ئەتوانین لە ڕێگای بەغدادەوە چارەسەری بکەین بۆیە تا یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد بەهێز بێت پێگەی کورد لە بەغدا بەهێزە تا یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد بەهێز بێت بەدەستێنانی مافە نیشتیمانی و نەتەوەیەکانی خەڵکی کوردستان لە بەغدام سۆگەرترە بێت تا یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە بەغداد بەهێز بێت استحقاقە خزمەتگوزاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بەغدا دەتوانین بە ئاسانتر بەدەستی بێنین بەغداد پایتەختی وڵاتی عێراقە هەروەک پایتەختی سلێمانیە پایتەختی هەولێریشە هەروەک پایتەختی هەموو پارێزگاکانی عێراقە پایتەختی هەرێمی کوردستانیشە واتە کاڵێم هەرێمی کوردستان واتە بە جۆرێکی تر پایتەختە بۆ هەرێمی کوردستانیش بۆیە گرنگە ئێمە لە بەغداد بە هێزێکی زیاتر بە توانایەکی زیاتر و قابلیەتێکی زیاترەوە بەشدار بین لە پرۆسەی سیاسیان لە بەغداد. کاک سەرکەوت ڕەنگە هێز ویلایەنە دیکە ئەم تێڕوانینیان نەبێ ینی بەغدا بە پایتەختی خۆیان نازانن جارنەجارێ ڕەشە و گوڕەشەش لە بەغدا دەکەن پێ دوایمانە واقعی نین ڕوانینەکە یەکێتی واقعیە کە بەغدا قوڵای استراتیژی خەڵکی کوردستانە ئێمە لە سەیری ئەزمونونەکانی ڕابردوو بکەین لە زمانی هەڕەشە
لە زمانی دراوسێ بوون لە زمانی جیابوونەوە سوودمان نەبینی. ساڵانێکی زۆرە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە قەیران بە دوای قەیرانی ئەم زمانە تند و ئەم زمانە هەڕەشە ئامێزەیە ئەژین. ئێمە لە ئەنجامی ئەم زمانە تند و زبرە لەگەڵ بەغداد جگە لە بێموچەیی جگە لە بێ خزمەت گوزاری جگە لەوەی کە ناچار بووین جارێکی تر بچینەوە بەغدا و پێیان بڵێن ئێمە نەکدراوسین بەشێکین لە وڵاتە و ئەمانەوەی کێشەکانمان لە ڕێگای بەغداوە چارەسەر بکەین چیترمان بەدەستێناوە. بۆیە تێگەشتین کە تاکە زمان بۆ گفتوگۆ بۆ سەرکەوتن بۆ دەستەبەرکردنی مافەکانی گەلی کوردستان بۆ بە چارەسەرکردنی گرفتە دەستوریەکان بۆ چارەسەرکردنی کێشەکانی ژیان زمانی دایلۆکە زمانی گفتوگۆیە زمانی پێکەوە کارکردنە پێکەوە ژیانی ئاشتیانەیەوە هەموو لایەک تێبگەێنین کە بەغدا پایتەختی عێراق پایتەختی هەمومانە و دوجار بۆ چارەسەرکردنی گرفت و کێشەکانمان پێویستەکە بچینەوە بەغداد. باشە کاک سەرکەوت باسی لۆ کرانی وەڕەشە گوڕەشانە زۆر جار کە هەندێک لە بەرپرس چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانیەکەن جاگەر لەگەڵ میدیای کوردیدا بیا میدیا عەرەبی و جیهانیەکان دابێ بەشێک لە فەرمانبەران دەڵێن دەستمان لەسەر دڵمان بۆ لێدوانێکی تون نەدا بۆی موچەکەمان دوانەکەوێ. یعنی کام لێدوانانە دەبنە مایەی گیرفان بەتاڵی خەڵک زەحمەتکردنی ژیانی خەڵک ئەم لێدوانانە بۆ دەدرێن. خۆی لێدوان هۆکاری زۆرە، هەندێکی بۆ مزایەدەکردنە، هەندێکی بۆ پێفرۆشتنەوەیە، هەندێکی بۆ ڕاکێشانی سەرنجی هەندێک خەڵکی ترە، هەندێکیشی ڕەنگە لە ڕاستە بەداخەوە ئەڵێم بۆ لایک و کۆمنتی فەیسبوک بێت. ئەم پێم وا بێت قەزەی ئێمە قەزەیەکی نەتەوەیی نیشتیمانی استراتیژی زۆر گەورەترە لەوەی کە لە ڕوانگەیەکی ئاوا بچووکەوە سەیری بکەین. بۆیە پێویستەکات زمانی گفتوگۆ زمانێکی هێمنانە زمانی دایلۆگ زمانی لێکتێگەیشتن لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی تر کە هاوبەشین پێکەوە لە عێراق زیاتر بخەینەگەڕ بۆی بتوانین ئەو ماف و دەستکەوت و ئیسحقاقانی کە بۆ خەڵکی کوردستان پێویستە بەدەستی بێنین. باشە کاک سەرکەوت پەیامێکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی بانگەشەیەدا چی بوو بۆ خەڵک؟ یعنی قسەی یەکێتی چی بوو بۆ خەڵک بۆ قەنەعات پێهێنانی خەڵک بۆی بڵێ دەنگم پێ بدەن؟ ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ساڵانێکە زیاتر لەوەی کە بڕوامان بەوەیە خیتاب بدەین زیاتر لەوەی بڕوامان بەوەیە قسە بکەین زیاتر لەوەی بە بازارکردن بۆ دروشمەکانمان بکەین با خەڵک سەیری کردارەکانمان بکات. لە بەغدا چیمان کردووە؟ چارەسەرکردنی گرفتی موچە یەکێکە لەو گرفتە گەورە و گرنگانەی کە پێمان وایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتتر بڵێم دەست پێشخەریەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە چارەسەری کردووە. بۆیە با خەڵک بەتەنها لە دروشمەکانمانەوە بەتەنها لە مێژوەکەمانەوە بەتەنها لە تێکۆشانی سەرکردە و کادرەکانمانەوە سیرمان نەکەن سەیری ئەو کردوانە بکەن کە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە کردومانە بۆ بەدەستێنانی مافەکانی خەڵک. ئەوەی کەوتومانە بەکردەوە جێبەجێمان کردووە بە تایبەت لە 4 ساڵی ڕابردووە ئێمە هێزێکی کردداری عملی بووین بۆ جێبەجێکردنی ماف و دەستکەوتەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەوەی وتومانە لە زاری سەرۆکەوە ئەوەی وتومانە ئەوەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و تبێتی جێبەجێ کردووە. بۆیە ئێساش پێویستمان بۆ نییە گفتی گەورە بدەین، پێویستمان بۆ نییە خطابی ئاگرین بڵاو بکەینەوە، پێویستیمان بەوە نییە بەڵێنێک بدەین کە ناتوانین جێبەجێ بکەین. ئێمە ئەڵێن ئێوە دەنگمان بدەنێ متمانەمان بدەنێ هێزمان پێ بەخشن لە بەغداد ئەبین کە ئێمە لە بەغداد داکۆکی سەرسەخت لە ئیسحقاق و لە مافەکانی گەلی کوردستانەکەین لە بەغدا بەبێ جیاوازی داکۆچی لە داخوازیەکانی موچەخۆرانەکەین پێداویستیەکانی ژیانی خەڵک ژیانی ئابووری خەڵک ئەمانە پێشەخەین بۆی بتوانین کە پێشکەوتنی ئابووری دەستەبەری کۆمەڵایەتی هێمنی و ئاسایش و ئارامی لە کوردستانە زیاتر بکەین. ئەوەی کە ئەمانەوێت دەنگی خەڵکی کوردستان بین سەنگی خەڵکی کوردستان بین هێزی خەڵکی کوردستان بین بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی زیاتر بە کۆمەڵانی خەڵکی وڵاتەکەی خۆمان بکەین. زۆر باشە کاک سەرکەوت لە هەڵمەتەکانی بانگەشی پەرلەمانی کوردستاندا یەکێتی نیشتیمانی کوردستان کەمێک تۆنی دەنگ و بانگەشەکەی تونتر بوو لە ئێستا بەڵێنی زۆریشی بۆ نمونە بە خەڵک داوە کاک بافڵ خۆی لەم هەڵمەتیەم بانگەشانە نەی شاردەوە و بێشێک لەو داوانەی کە وتی ئێوە داواتان لێ کردم کە حکومەتێکی شەراکەتمانە بێ ئەم حکومەتە تا ئێستا ناتوەتە دی بۆیە ئێمە حکومەتمان دروست نەکردووە. ینی خەڵک زۆر دەڵێ بۆ حکومەت پێک نایە و کارەکانی پێک هاتنی حکومەت چییە؟ دوێنێش تیمی
با بڵین دانوستانی پارتی دموکراتی کوردستان بەیاننامەیەکیان بڵاو کردەوە دەڵێن یەکێتی نەهاتۆتە پێش یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لە پێگەێنانی حکوومەت ناچێتە پێش ئایا خواستی خەڵکی تێدا جێگیر نەبووم حکوومەت هێشتا ئەگەر حکوومەتێک هەبێت کە خواستەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان جێبەجێ بکات ئەگەر حکوومەتێک هەبێت ئەو داخوازیانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی بۆ شەراکەت و بۆ شەراکەتی ڕاستەقینە من دڵنیام ئەمڕۆ ناگاتە سبێنێ و حکوومەتە پێک دێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەیەوێت حکوومەت پێک بێت ڕازگوۆیە لە بەڵێنەکانی کە لە بانگەشەی هەڵبژاردن داوێتی لە بانگەشەی هەڵبژاردن ئێمە داوای حکوومەتێکی خزمەتگوزارمان کردووە بۆ خەڵکی کوردستان داوای حکوومەتێکمان نەکردووە بۆ زۆنێکی دیاریکراو داوای حکوومەتێکمان نەکردووە بۆ حیزبێکی دیاریکراو داوای حکوومەتێکمان نەکردووە بۆ کۆمەڵی خەڵکی دیاریکراو ئێمە ئەمانەوێت حکوومەتێکی شەراکەت بۆ هەموو خەڵکی کوردستان پێک بێت ئێمە ئەمانەوێت حکوومەتێکە بێت خزمەت هەموو خەڵکی کوردستان بکات بەبێ جیاوازی حکوومەتێک مزایەدە بە ئەو خزمەت گوزاریانەوە نەکات کە پێشکەشی کۆمەڵانی خەڵکی کوردستانیەکات لە ڕاستە ئەرکی حکوومەتە خزمەتی خەڵک بکات ئەرکی ئەوەی نییە کە لە بانگەشەی هەڵبژاردنە خزمەت گوزارەکان بە خەڵک بفرۆشێتەوە ئەمێ لەسەر ئەو کۆتا قسێت بۆستم حکوومەت هێرێمی کوردستان لەم ماوەیە ینی باوا بڵێم قیرێکی زۆری بەگەڕ خستووە کە نازانین پێشتر لەکوێ بۆم قیرە ڕەشە ئایا ینی ئەکرێ ئەمە بیتۆ بە چاوی خەڵکە حکوومەتێک یعنی ئەمە ئەرکێکە کابوو 34 ساڵە بکرایە ئەکرێ ئەمە بیتۆ بە چاوی خەڵکە بڵێ ئەوە فڵان جادەم بۆ قیرکردی ئەوە ئەوێ موالێ کرد بەداخەوە حکوومەت حیزبەکان بۆیە حکوومەت پێکەێنێن خەڵک بۆیە حکوومەتێکی خزمەت گوزاری ئەوێت بۆ ئەوەی خزمەتی بکات ئەگەر ئەم خزمەتت پێفرۆشتەوە کەواتە تۆی چت نەکردووە کەواتە تۆ بۆ هەڵبژاردن ئەمەت کردووە کەواتە تۆ بۆ بانگەشەی هەڵبژاردن ئەمە بەکارێنی ئێمە قەنەعەتمان وایە بۆیە ئەڵێم ئێمە ئەگەر حکوومەتێکی ڕاستەقینە حکوومەتێکی شەراکەت حکوومەتێکی خزمەت گوزاری خەڵک ئەمڕۆ پێک بێت یەکێتی نیشتیمانی کوردستان نایخاتە سبەینێ بەشداری لەو حکوومەتە ئەکات بۆ ئەو حکوومەتە پێکێنێت بەڵام کاتێک حکوومەتێک ئەبێت بە کەرەستەی بانگەشە کاتێک حکوومەتەکەیت بە کەرەستەی بەدەستێنانی دەنگ بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێک نابێت لەو پرۆسەیە و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەم لەم بانگەشەی هەڵبژاردنش بە ڕاشکاوانە قسەی یەکێتی نیشتیمانی کوردستانی کردو ئێمە قسەکانمان لە پشتی پەردەوە نییە قسەکانمان لە سێبەرەکانی فەیسبوک نەکردووە قسەکانمان لە پشتەوەی پەردە نەکردووە قسەکانمان ڕوون ڕاشکاو لە بەردەم کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە بەردەم دەنگدەرەکانی خۆمانە و بۆ بەهێزکردنی ئەم متمانە و پەیوەندیە کردووە کە پێویستە کات حکوومەتێکی شەراکەتی ڕاستەقینە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان پێک بێت کە خزمەت گوزاریەکانی بە هاوڵاتی نەفرۆشێتەوە باشە کاک سەرکەوت وا پێدەچێت لە نێو پارتی دیموکراتی کوردستانە قسەی جیاوازە بێ ینی یەک قسە نەبن لەو ڕۆوە بۆ نمونە لە سەراسی مەکتەب سیاسیەکەیان کاک فازڵ میرانی وتی بەبێ یەکێتی حکوومەتێک واقعی نییە ینی پێک نایە بەدیلی یەکێتی بۆ پارتیەر یەکێتیە بە پێچوانەشەوە ینی بەدیلی پارتی بۆ یەکێتیەر بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و جێگیری یەکەمی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بەمان شێوە وتی حکوومەت بەبێ یەکێتی پێک نایە ئەمە واقعی نییە بەڵام دەبینین قسەی دیکە هەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان جێگیری دووەمی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کاک مەسرور دەڵێ ئێمە حکوومەت پێک دێنین ئەگەر یەکێتی هەرنێتە پێشەوە شتی وا ڕوودەدا حکوومەت بەبێ یەکێتی ئەبن پێم وا بێت قسەکانی کاک نێچیر و قسەکانی کاک فازێل دوو سیاسەتمەداری قۆڵ و دوو کەسایەتی دیاری بە ئەزمموی ناوپارتی دیموکراتی کوردستانن قسەگەلێکی واقعی بوون هەڵقڵاوی ناخی خۆیان بوو و هەڵقڵاوی واقعی حیزبەکەی خۆیان بوو و تێگەشتێکی واقعی بوو لە هەم لە کۆمەلگای کوردستان و هەم لە نەخشەی سیاسی هەرێمی کوردستان چونکە خۆشیان نەزانن ینی ئەگەر لە دەرەوەی قسەکردنێکی ئەوەی کە بۆ سەرنجڕاکێشانی لایەنگرانی خۆت بەکاری بێنیت پێکەنانی حکوومەت بەبێ هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان جگە لە خەیاڵ پڵاوی هیچ شتێکی تر نییە باشە کاک سەرکەوت هەندێک لایەن دەیانەوێ ینی وای پیشان بن کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر وەزارەتێک بۆ نمونە دەڵێ وەزارەتی ناوخۆم نەدەنێ بەشداری ناکەم یان فڵان وەزارەت وەرنەگرم بەشداری ناکەم خواستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەیە لە ڕاستیا خواستی یەکێتی نیشتیمانی کوردستان حکوومەتێکی شەراکەتە بەشداریکردنی ڕاستەقینە و بەشداریکردنی جددی
و هاوبەشیکردنە بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵک پێم وانە وەزارەتێک گرفتێکی گەورە بێت لای یەکێتی نیشتیمانی کوردستان چەند میکانیزمێک هەیە بۆ پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە واقعی سیاسی و نەخشەی سیاسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕوونە ئەو هێزە کێیە کە ئەتوانێت هاوبەشی پارتی دیموکراتی کوردستان بێت بۆ پێکهێنانی حکوومەت یەکێتی نیشتیمانی کوردستانە فەرمو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان وەک دوو هێز باڕێک بکەوین بۆ ئەوەی بتوانین حکوومەت پێک پێێنین ئەگەر نا لە دەرەوەی ئەوە قسەکردن لەسەر هەندێک وردەکاری ئێمەش قسەی وردەکاریمان لایە لە ڕاستە بەڵام من ئەمەوێت بۆ مزایدەی هەڵبژاردن بەکاری بێنم لە آخر ڕۆژی هەڵبژاردنەوە نە پێویستە کات ئەمە بکەین چونکە پێم وابێت کۆمەڵانی خەڵکی کوردستان لەوە واقعیترن لەوە وریاترن لەوە هۆشیارتر و بە ئاگاترن کە قسەگەلێکە بۆ مزایدەی انتخابی بەکارێت بچنە ژێر کاریگەری ئەوانە. باشە دوای هەڵبژاردنەکان ئیترمە دو پرسیارەکان مەسەر حکوومەت بیکەم دوای بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان پەرلەمانی کوردستان دەست بەکار دەبێتەوە ئەوەندەی زانیاریتانە بێ. دوای ئەم هەڵبژاردنە پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزترە بێت چونکە ژماری دەنگەکانمان زیاد دەکات ژماری کورسیەکانمان زیاد دەکات لە ڕووی واقعیەوە ئەم هێزەی یەکێتی نیشتیمانی کوردستان کاریگەری لەسەر پێکهێنانی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستانی شەبێت بۆیە هەندێک هێز و لایەن پیانوا بوو کە پێش ئەم هەڵبژاردنەوە پێش ئەم سەرکەوتنانەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە ئەگەر حکوومەت پێک بێت یەکێتی نیشتیمانی کوردستان بچێتە ژێر هەندێک کاریگەری ئێمە لە ڕاستیە لایەنگری ئەوەین پەرلەمان کارا بێتەوە لایەنگری ئەوەین کە حکوومەتی هەرێمی کوردستان بەو مەرجانەی کە هەمانە مەرجی شەراکەتی ڕاستەقینە سبەینە پێک بێت نەگاتە دوو سبەی و نەگاتە بە ڕۆژی هەڵبژاردن. باشە دەڵێ ژمارەی کورسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاد دەکات ژمارەی دەنگەکانیشی زیاد دەکات ئەمە لەسەر چ بنەمایەک؟ لەسەر بنەمای ئەو بەدەنگەوە هاتنانەیە لەسەر بنەمای ئەو ڕاپرسیانەیە لەسەر بنەمای ئەو جوڵە و بەرنمەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان کردوێتی. باشە هەندێک دەڵێن ینی ئازادیەک هەیە لێرە بێگومان هەموو لە یەکشانازی پێوە دەکەینم ئازادیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم مەبدایی خۆی دوور دەکەوێتەوە یەکێتی نیشتیمانی چاو لە مۆدێلی لایەن و ناوچە و شوێنی دیکە بکە مۆدێلی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حیزبایەتی و لە سیاستکردن مۆدلێکی جیاوازە مۆدلێکی نمونەیە مۆدلێکە لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا لەسەر هەمان مۆدلە ڕوات ئەم مۆدلە بناغەی ڕیتمی ستراکچەرەکەی سەرۆک مامجەلال دایڕشتووە ئەم حیزبە لەسەر ڕێباز و ڕەوت و بەرنامە و سیاسەتی سەرۆک مامجەلال بەڕێوە ئەچێت بۆیە نەک لا نادات ئەمە بەردەوامیە بێت لەگەڵ ژیانی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەمە زیاتر پێشەخات لە هەموو قۆناغێکە ئەمە زیاتر پێشەکەوێت لەگەڵ هەموو گۆڕانێکی کۆمەڵایەتی لەگەڵ هەموو پێشکەوتنێکی کۆمەڵایەتی ئازادی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان پانتایی ئازادی لە جوگرافیای یەکێتی نیشتیمانی کوردستانە فراوانترە بێت. باشە هەندێک جوڵە دەستپێکردبوون لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا گۆڕانکاری هەم لە پۆستە حەزبیەکان هەم لە پۆستە حکومیەکانی ژۆ حکوومەتی تازەش پێک دێ بێگومان پۆستەکان زۆریان دەگۆڕن ئەم جوڵانە دوای هەڵبژاردنەکان بەردەوام دەبن ئەم جوڵانە دوای هەڵبژاردنەکان کاراترە بن ئەم جوڵانە بەردەوامە بن بەشێک لە پرسی زیندومانەوە و لەسەر پێوەستان و بەهێزبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕیفۆرمی بەردەوامە نوێبوونەوەی بەردەوامە چاکسازی بەردەوامە بەخۆداچوونەوەی بەردەوامە ئەمانە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو چالاکتر بووە کاراتر بووە باشتر ئیشی لەسەرەکەین واقعیانەتر ئیشی لەسەرەکەین و بە دیقەتر ئیشی لەسەرەکەین. باشە کاک سەرکەوت لەم هەڵمەتی بانگەشەیە ئەوەی تر 35 ڕۆژە هەڵمەتی بانگەشەیە نێم ماوەی بانگەشەیە زۆریش بوو نزیک زوو دەستی پێکرد نزیکەی 30 ڕۆژ بوو دەزانام زۆری لاک و ماندوون ڕۆژ دەبێتەوە تا درەنگانی شەویەوە ماڵ بە ماڵ دەگەڕێن جێگە بە جێگە دەگەڕێن دەنگ بۆ یەکێتی کۆ دەکەنەوە خەڵک چیتان پێ دەڵێ کە داوای دەنگیان لێ دەکەن بۆ یەکێتی خەڵک چی دەڵێ خواستی چیە داواکاری چییە؟ ئێمە لە هەموو دەرگایەکە دەین لە دەرگای هەموو ماڵێکە دەین کە ئەمانەوێت دەنگ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ بکەینەوە بۆیە بە دڵنیاییەوە ڕای جیاواز پێشنیاری جیاواز بیرۆکەی جیاواز دێتە بەرگوێمان لە خانەقینەوە بیگرە بۆ شنگال خەڵک پێیان وایە کە یەکێتیەکی نیشتیمانی بەهێز لە بەغداد
دەستەبەری بەدیهێنانی ماف و ئاواتەکانیانە بۆیە ئێمە کار لەسەرەوەکەین و بەجددی هەوڵێکی گەورەمانداوە بۆ ئەوەی کە ئەم پێگەیە لە بەغدا بەهێزتر بکەین بۆ ئەوەی بتوانین کورد بە سنگێکی زیاترەوە لە بەغدا بۆ بەدەستێنانی مافەکانی لەوێ بێت. باشە خەڵک هەندێک باسی جیاوازیەکان ناکە وا دەریان خستووە کە گوایە جیاوازیەکی خزمەتگوزاری زۆر هەیە لە نێوان ئێرە و هەندێک ناوچەی دیکەدا ئەم جیاوازیانە واقعین یانەوە میدیای وەڵمەتی بانگەشەیە وا تەرویجی بۆ دەکا. لەم ناوچانەی ئێمە خزمەتگوزاری زۆر کراوە ئەگەر بەراوردێکی ئێستا بکەیت بە 5 ساڵی ڕابردوو بە 10 ساڵی ڕابردوو ئاسی خزمەتگوزاریەکان ئەبینیت بەڵام من بڵێم جیاوازی نییە بە دڵنیاییەوە جیاوازی هەیە چکە بەداخەوە حکوومەت هێرێمی کوردستان لەسەر بنەمای جیاوازی کاری کردووە ئەم بنەمای جیاوازیە من لە هەر چاوپێکەوتنیەکی پێشووتری وابزانام کورسا تاوتم تەمەنامە کردەوەی بۆ زاخۆکرێت بۆ دەربەنی خانیش بکرایە هەر بە دیاریکراوی مەبەستم ئەو دوو جێگایە بوو بەڵام بەداخەوە لەسەر ئەم بنەمایە کار نەکراوە و جیاوازیەکە هەیە بەڵام جیاوازیەکە لەسەر ئەو بنەمایە لەسەر ئەو جیاوازیە کە کراوە لە شوێنێکی تر نەک ئەو جیاوازی کە ئێمە نەمانویست خزمەتگوزاری بکەین لە ڕاستە ئێمە نەمانویستوە خزمەتگوزاری بە خەڵکی خۆمان بفرۆشینەوە ئەگەرنا بابێن واقعەکە بە چاوی خۆیان ببینن. حکومت بۆم جیاوازیاکە لەسەر بنەمای دەستکەوتی حیزبی بۆ بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەمڕۆ خۆ بۆ نمونە تۆ بۆ نەباسی شارشکە دەربەنی خانە کرد خۆ دەربەنی خان هەمووی هەر کادریەکێتی نییە خەڵکی تایە ئەم خەڵکە مەفروز نییە لەسەر حکومت کە خزمەتیان بکە دەربەنی خان شارێکی زیندووە وەکو نمونەیەک لەسەر ڕووباری سیروانە شوێنێکی گەشتیاریە کە ئەکرێت من بۆیە بە نمونە باسی دەربەندی خانم کرد ئەتوانی زۆر وەبەرهێنانی تیا بکەیت وەبەرهێنانی زۆر گەورە و گرنگی تیا بکرێت ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هەروەک ئاوردانەوەی لە شوێنەکانی تر ئاوری لە دەربەنی خانیش بدایەتەوە ئێستا ڕەنگە دەیان و سەدان و هەزاران گەشتیار لە شارەکانی باشووری عێراقەوە ڕویان کردایەتە ئەو ناوچە گەشتیاریە و بووایە وەبەرهێنانێکی گەورە بۆ ئەو ناوچەیە بەداخۆم جیاوازیانە کراوە ئەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز بێت بۆ ئەوی کۆتایی بەم جیاوازیانە بێت ئەبێت لە بەغدا بەهێز بین بۆ ئەوەی ئەم جیاوازیانە چیتر نەکرێت ئەبێت ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانین لە بەغدا لە هەرێمی کوردستان کۆتایی بەم جیاوازیانە بێنین ئەمە بە دەنگی هاوڵاتیان نەکرێت ئەمە بە متمانەی هاوڵاتیان نەکرێت ئەمە بەوە ئەبکرێت کە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەڵبژاردنە سەرکەوتنێکی زیاتر بەدەست بێنێت بۆ ئەوی بتوانین ئەم بناغەیە بۆ داهاتووی هەرێمی کوردستان و بۆ داهاتووی عێراق زیاتر پەرە پێ بدەین و زیاتر گەشەی پێ بدەین. باشە بەدیلی یەکێتی ئەمانە دەکرێت ینی بۆ بە هەندێک هێز ولایانی دیکە کە کورسێک بەدەستێنن یا دوو کورسی بەدەستێنن یان زۆر 5 کورسێک بەدە ئەمە دەکرێت ئەم با بڵین جیاوازیە ڕاست دەکرێتەوە؟ من لە پرسیارێکی سادە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم ئەرێ بەڕاست ئەمە بەوە ئەکرێت بەو هێزانە ئەکرێت کە قوتابخانەکانیان داخست بەو هێزانە ئەکرێت کە کورسیەک و دوو کورسی و چەند کورسیەکیان هەبوو و ئەیانویست فەرمانگە خزمەتگوزاریەکان دابخرێت بەوانەی بایکۆتیانە کرد ئەم هێزە واقعیەی کە ئەم خزمەتگوزاریانی پێکرێ تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە نەک بە تەنها لەم ناوچەیە لە سەرتاسەری کوردستان لە سەرتاسەری عێراق بیرمان نەچێت یەکێتی نیشتیمانی کوردستان تەنانەت لە دۆخی خراپی خۆیان دووەمین هێزی هەرێمی کوردستان و پێنجەمین هێزی عێراق بووە بۆیە کە ئێستا بەهێزترە بین بە دڵنیاییەوە ئەتوانین هاوکێشەی لە هاوکێشەی سیاسی عێراقا گۆڕانکاری گەورە بکەین ئێمە خەونەکەمانەوە نییە لە چوارچێوەی هەرێمی کوردستانە لە هاوکێشەیەکی بچووکە کار بکەین ئێمە خەونەکەمان ئەوەیە بۆ داهاتووی عێراق گۆڕانکاری وەکار لەسەر بەگژاسوونەوەی گەندەڵی بکەین کار لەسەر ڕێخستنەوەی حکوومەتی عێراق بکەین کار لەسەر پێکێنانی حکوومەتی عێراق بکەین بە شێوازێک کە دەستەبەری مافە دەستوری و یاسایی و نیشتیمانی و نەتەوەیەکانی گەلی کوردستان بکات. زۆر باشە کاک سەرکەوت بۆ کەرنەڤاڵەکەی ئەمڕۆ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان چەند ساعت چوار هەمومان دەیبینین بەڵام باسی چی تیا دەکرێت وەکوڵێ خیتامی بانگەشەکەی باسی چی تیاکرێت ڕەنگە قسەکردن لەسەر قسەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشەوەی مەراسیمەکە دەست پێ بکات زۆر گونجاو نەبێت بەڵام سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وە کەمیشە دەست پێشخەری پێەیە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان قسەی نوێ ئەکات سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە گەورەترین
کەرنەڤاڵی زنجیرە کەرنەڤاڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە مەلعەبەکەی سلێمانیەوە پەیامی کۆتایی ڕائگەێنێت و پێم وا بێت وەک ئەڵێن ختام و هامیسکون. سپاس دەکەم بەڕێز کاک سەرکەوت زەکی سەرپەرشتیاری مەڵبەندەکانی سلێمانی و چەمچەماڵ یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەشداریکردن. سپاس بە خێراتی سەرچاو. خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا تا پێتان ئەگەینەوە کاتێکی خۆش هەر شاد.